پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵە کە ئەتوانم بڵێم تا ئێستاکە ئەگەر هەڵە نەبن 3 جار بڕیاری ئەنجومەنی وەزیرانی بۆ دەرچووە و تاوەکو ئێستاکە چەندین بەڵێن و موژدەیان بە خەڵکی ئەو دەڤەرە داوە کە زۆربەی خەڵکی قوربانی دەر و شەهید و کەسوکاری ئەنفالکراوان، بەڵام تاوەکو ئێستاکە ئەم پرۆژەیە نەک تەواو نەکراوە، بەڵکو ئێستاکە ئێمە دوای بەدواداچوون دوای متابعەکردنێ زانیاری ئەوەمان لایە کەوا پرۆژەکە وەستێنراوە کە ئەمە بەڕاستی نەنگی و عیبەیەکی گەورەیە بۆ دەسەڵاتداران، بە تایبەتی دەسەڵاتداران لەم دەڤەرە کەوا پرۆژەیەکی وا کە دوای چەندین بەڵێن بە خەڵکێکی قوربانی دەر بە خەڵکێکە پێداویستە سەرەتاییەکانی ژیانیان بۆ دابین نەکراوە لە ئاو لە کارەبا لەگەڵ نزیکبوونەوەی هاوینە جاری وا هەیە بە 2 هەفتە جارێک ئاوە درێ یا 10 ڕۆژ جارێک ئاو با بڵێن ئەکرێتەوە. لەگەڵەوەشا هەندێک پرۆژەی لابەلاش تەنان لەسەر ئاوەی کەوا دێ بۆ چەمچەماڵ دروست کراوە، ئەمە واکە ئەگەر ئەم بابەتە چارەسەر نەکرێەوە خەمی ئاوی ئەو دەڤەرە نەخرێت لە ڕاستیە کێشەی گەورە دروستە بێ و